برادری خۆمان هەبووە سارەی ژێر خۆی فرۆشتۆ بۆ کڕینی ئەسپێک. ئەمە ماینێکە ماینی کوردی ڕەسەنە کە نرخەکەی دەگاتە سەروی $10,000. ئەوانە تایبەتن بە نمایش کە نمایشیان پێ دەکرێت و ماینێکەکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووە، ناوی باخانە، ماینێکی کوردی ئەسڵیە کە لە منتیقەی ئێمە زیاتر بایەخ بە ئەو ماینانە دراوە کە ماینی کوردی ڕەسەنن و تایبەتمەندیەکانیان و جیاوازیەکانیان لەگەڵ ڕەسەنایەتی و جۆرەکانی کە ئەوەیە کە ملیان کورت و قەویە، سنگیان بەرز و پانە و کەفەڵیشیان واتە دواوەی بەرزە و لە سواریدا دەبێت سەر و کلک بگرن. ئەوانەی کە نرخەکانیان ئاواگرانە دەبێت مواسەفاتانەی تێدا بێ. لە کوردی خۆماندا دەڵێن دەبێت ببێتە 3 سوار، سەری سوارێک بێ، ئەوەی کە لە سەرێتی سوارێک بێ وەکلکیشی 3 سوار بێ، وەکو 3 سوار خۆ بنوێنێ لە کاتی نمایشدا. هەر لە ئەم سنوورەی خۆماندا برادری خۆمان هەبووە سارەی ژێر خۆی فرۆشتۆ بۆ کڕینی ئەسپێک کە نرخەکەی سەروی $10,000 بووە. ئێستا ئەمەی کە وتت ناوی باخانە ئەم ماینە، ئەوە نرخەکەی چەندە؟ نرخەکەی وڵای لە ئێستادا ئێمە ینی کە هەر نرخێک بدەن نایفرۆشین، بەڵام وەکو ئەو نرخەی کە لەم ڕۆدا ئەو ماینە قیاسەکەی هەڵیگرێت سەروی $10,000. و زیاتریش ماین لەوانەیە ئەوەندە بۆ سواری بەکار نەیە، بەڵام زیاتر بۆ وەچەگرتنە، بۆی شتێکی نمونەی ئاوا لای خۆمان هەڵکەوێ و وەچەکانی خۆمان دەرخین و ئەوانی کە زیاتر بۆ سواری بشێن ئەسپەکانن، ئەسپە کوردە ڕەسەنەوە بەکار نایەنەوە. نا، ئەسپی کوردی زیاتر بۆ نمایش و بە کوردی خۆمان پێی دەڵێن ڕمبازی زیاتر بۆ بەکاردە. وەسپانەی کە بۆ سیباقی بەکاردێن ئەسپی عەرەبیە، لەبەرەوەی باڵایان بەرزترە، لیاقەیان زیاترە، توانای ڕۆشتنی خێراتریان هەیە لە ئەسپە کوردیەکان. ئەی لە ڕووی تعلیمات و فێرکردن و یعنی ئەوانەوە چۆن تعلیمدانیان دەبێت لەسەر دەستی کەسانی شارەزا بێت. من خۆم ڕاهێنەری ئەسپم، پێویستی بە 2 مانگ هەتا 6 مانگ هەیە تا بتانی ئەسپێک یا ماینێک فول تعلیمکەی، یانی ڕاهێنانی تەواو وەرگێ. ئەوە پێویستە لەسەر دەستی کەسی شارەزا پێ بکرێت کە خەبیر بن لەو بوارەدا.